ئەتوانین بڵێن لە ئەم ساڵا کە ئێمە هاوکاتە لەگەڵ 50 ساڵەی نەورۆزی ڕێبەرایەتیە کە 50 ساڵ لەموبەر ڕێبەر ئاپۆ لە تافی لاویدا لەگەڵ کۆمەڵی هاوڕێی خۆی لە ئەنقەرە مانایەکی بەم با بڵێن ئەم جەژنە نەتەوەیەیە مانایەکی سیاسی نوێی پێدا واتە کاتێک گەلی کورد لە قۆناغی سڕینەوە و با بڵێن فەنابوون و پەراوێزخستنێکی زۆر چڕوپڕابوو لەلایەن دەوڵەتی فاشیستی تورکی و بە هاوکاری هەڵبەت ڕژێمی سەرمایەداری جیهانی ئەم لە ڕێی وەرگرتنی تێما و جەوهەری نەورۆزەوە کە خۆی لە بەرەنگاری ستەمکاری و یاخیبوون بە ڕووی ستەم و جەور و با بڵێن ڕژێمی سەردەستیە ئەبینێتەوە هات مانایەکی سیاسی پێدا بۆ دووبارە بوژانەوەی گەلی کورد و بۆ سەرڕێخستنی جوڵانەوەیەکی سیاسی ڕزگاری خواست کە گەلی کورد لە با بڵێن لە پەراوێزی و لە بیرچوونەوە بپارێزێ ئێمە توانین بڵێن بە ئەمانەتەوە قسە بکەین کە لە ماوەی 5 دەی ڕابردووە ئەم تێکۆشانەی ڕێبەر ئاپۆ قۆناغ بە قۆناغ هەنگاو بە هەنگاو یەک زنجیرە سەرکەوتنی بەڕاستی بەخۆوە بینیوە بەو دەلیلەی جوڵانەوەکە لە جوڵانەوەیکی زۆر بچووکی خوێندکاریەوە دەستی پێکرد لە توانا وزەیەکی کەمەوە وەکو وتەیەکی بەناوبانگی ئەم تەفگەرەی هێڵە ئێمە لە چەند کەسێکەوە دەستمیان پێکرد ئێستا بە ملیۆنانین لە ئەدەبیاتێکی کەم و بچووکی زارەکیەوە بۆ خاوەنی پارادایمێکی نوێ کە ڕێبەر ئاپۆ بەڕاستی لە ماوەی ئەو 50 ساڵەیە خستوێتە ڕوو بە تایبەتی بەرگرینامەکانی لە زیندان کەیتر تەواوی ئەتوانین بڵێن دنیابینی ڕێبەر ئاپۆی گەیانە کەماڵ و ئێستا پرۆژەیەکی سیاسی فەرهەنگی فکریە بۆ هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم بۆ مرۆڤایەتی و بۆ جیهانیش کە ئێستا هەموو ئەو ئەکادیمی و ئینسانە چەپگەر و دیموکرات خوازەکانی جیهان بە هەند وەریەگرن بەڕاستی تێز و ڕوانینەکانی خۆشتان ئاگادارن لە ماوەی ڕابردووە چەند کتێبێک لەسەر تێز و ڕوانینی ڕێبەر ئۆجەلان هاتوتە دەرەوە بۆیە نەورۆزی ئەم ساڵ نەورۆز تایبەتمەندیکی بەڕاستی جیاوازی هەبوو لە نەورۆزانی ڕابردوو هەم یادکردنەوەی ئەو چرکە ساتە مێژویە بۆ گەلی کورد و هەم گەشەکردن و فراوانبوونی ئەو تێکۆشانەیە و هەم با بڵێن سەرڕێخستنی ئەو پرۆژەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خۆتانەزان ئێستا تەواوی پرۆژەکانی سیستمی جیهانی لەم ناوچەیە و لە جیهانی شاشکستی خواردووە و ئەو ڕژێمە بەرەو لێک هەڵوەشانەوە و لێکترازانێکی بەڕاستی زۆر چڕوپڕە ڕوات ئێستا بەرەو جەنگی جیهانی سێم خۆی بەڕێخە بۆیە تاکە دەرویەک بۆ ئێسای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ جیهانیش دید و ڕوانینی ڕێبەر ئۆجەلانە ئەگەر بینە سەر ئاهەنگگێڕانی نەورۆز لەم ساڵە ئەگەر سەرنج بین لە هەر چوار بەشی کوردستان بە گڕوتینێکی زۆرەوە ئەم یادەکراوەت من ئەگەر لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەرنج بم لە ژێر جەور و ستەمی ڕژێمی کۆماری سێدارەیە هەرچەنە هەموو تواناکانی خۆی خستە کار لە سەرەتایە لە ڕووی ڕاگاندنەوە کە نەورۆز ڕەش بکا و بیبەستێتەوە بە خوراف و بیبەستێتەوە بە دژایەتی دین و ئاگرپەرستی و تا دواتریش لە ڕووی سیاسی و سەربازیەوە بەڵام ئەمانە هیچی نەیتوانی ڕێ لە چالاکوانان و لە گەلەکەمان لە ڕۆژهەڵات بگرێت کە بەو پەڕی گڕوتینەوە ئەو یادە بکەنەوە هەر لە مەریوانەوە تا ئاگاتە ئەو سەری باکووری ڕۆژهەڵاتی کوردستان تەنانەت ئەم ساڵ لە ئەتوانین بڵێن لە لوڕستان و لە ناو کوردانی خۆراسانیش بە جۆشەوە ئەو یادەکراوەتەوە کە ئەمە پەیامێ بوو بۆ کۆماری سێدارە کە گەلی کورد لە نەورۆزە بەردەوام پەیامی بەرخۆدان و بەرەنگاری و دژایەتی ستەمکاری نوێ کاتەوە وەی کاتە خاڵی دەستپێک بۆ خۆڕزگارکردن لە هەموو ڕژێمێکی ستەمکار ئەو ڕژێمە چەند بە هێز و توانای سەربازی و سیاسی خۆیەوە بنازێ کەمە خاڵێکی گەشت بوو بەڕاستی ینی هەر بەو دەلیلەی لە سنە هێزە سەربازیەکان بەردەوام لە دەوری کەڵکانی ینی گەلەکەمان بوونە لە دەوری ئاهەنگگێڕان بەڵام ئەوە نەیترسانون وە لە شارەکانی ناوچە جیاوازەکانی تری ڕۆژهەڵات وەکو لە بانە و لە سەردەشت و لە شارەکانی تریش
بۆ باکووری کوردستان مانایەکی ئەتوانین بڵێن تایبەتتر و جیاوازتری هەیە. نەورۆز هەم یادکردنەوەی 50 ساڵەی نەورۆزی ڕێبەرایەتی و دەستپێکی قۆناغێکی نوێی سیاسیە لە مێژووی باکووری کوردستانە و هەم دووبارە پەیامدانەوە بوو بە ڕژێمی فاشیست و داگیرکەری تورک کە گەلی کورد لە نەورۆزە بەردەوام تێکۆشانەکەی خۆی نوێ کاتەوە و ئەیکاتە خاڵی دەستپێک بۆ پێشکەشکردنی چارەسەری ئاشتیانەی ئەو دۆزە و بەردەوامیش ئەو خاڵایەتەوە بەگوێی دەوڵەتی داگیرکەری تورکا کە بەڕاستی ئەم تێکۆشانە هیچ بربەستێک ناناسێ و نەورۆز ئەکاتە با بڵێن چرکەساتێکی مێژووی بۆ ئەوەی کە لێرەوە پەیامی ئاشتی بە هەموو گەلان بداوە. دۆزی کورد ئەگەر ئەوان ئامادەن بە ڕێگە چارەی دیبلۆماسی چارەسەر بێ با چارەسەر، بەڵام لەمان کاتشا ئەو پەیامادەن ئەوان هەموو هێزێک خۆیان بەکاربێن لە دژی تەفگەری ئازادیخوازی گەلی کورد، هێشتاش ناتوان ئەم تەفگەرە و جوڵانەوە شۆڕژگەڕێ سەرکوت بکەن و ئێمە مکوڕین لەسەر ئەوەی کە ئەم تێکۆشانە بە خاڵی چارەسەری و ئەنجامی خۆیەگەێنی. بەڵێ بۆ ئەوەی کە نەورۆز چەند ئەو مانامێژووی خۆیەدات کە واتای بەرەنگاری و دژی ستەم وە لەمان کاشان نوێ بوونەوە بەخشێ، ئەمە توانین بڵێن چەند ڕوانینێک هەیە. بەڕاستی دیدێکی ئیسلامی ئوسوڵی هەیە بەداخەوە ماوەی چەند ساڵێکە لە کوردستانە کارەکە بۆ لێدان لە نەورۆز و بەستنەوەی بە ڕوانینێکەوە بە بۆچوونی ئەوان کە دژی ئیسلام و نابێ یادی کرێتەوە. ئەم ڕوانینە پێم وایە ڕوانینێکی ئایدۆلۆژیە ماوەیەکی زۆرە کاری لەسەرگا و ڕوانێکی بێگانەیە پەیوەندی بە کۆمەلگای کوردیەوە نییە. بەخۆشی ئەم ڕوانینە بەتوندی دراوەتە دواوە و لێی دراوە، بەڵام ئەگەر بە ڕێژە سەیریکەین زۆرینەی خەڵکی کوردستان ئەم جەژنە بە جەژنی خۆی زانێ بە گەرمی پیرۆزبایی لێکە. ئەگەر سەیری جیهانکەین بۆ منە بیرمەندێکی وەکو چۆمسکی کاتێ پیرۆزبایی ئەکات، ئەمە لەو قسەی تۆیەتە دەرەوە. ئایا ئەم تێکۆشانە سیاسی هزری گەلی کورد چەند ڕۆڵی بینیۆ لەوەی کە نەورۆزیش مانایەکی جیهانی وەرگێ و ئەوان ینی ئەوانی تر ڕۆژئاوایەکان چۆن لەم نەورۆزا ڕوان. بەڕاستی تێکۆشانی سیاسی و فکری تەفگەری ئازادی لە ڕابردووە و ماناپێدانی دووبارەی سیاسی ئەم تێکۆشانە بە نەورۆز ڕۆڵی هەبووە لەوەی کە ڕۆژئاوایەکان یان خەڵکانی ئەوروپی بەڕاستی بە گرنگیەوە لە نەورۆز بڕوان. بۆ منە هەندێکیان لە ناو پیرۆزبایەکانیانە چەند وشەیە کوردیش بەکارێن. ئەمە بۆ چییە گەڕێتەوە؟ بۆ ئەوەی کە کورد جیاواز لە نەتەوەکانی کەشکە نەورۆزەکەن، بۆ نمونە فارس و بەلوچ و تاجیک و تاڵش و مازەندەرانی و ئازەری و ئەمانەش نەورۆزە جەڕن، بەڵام تایبەتمەندی نەورۆزی کورد جیاوازە لەوەی ئەوان. هەر لەبەرەوەشە هەرچەندە کورد دەوڵەتیشی نییە، بەڵام لە پیرۆزبایەکانە ئەبینین بەهۆی ئەم تێکۆشانە بەڕاستی سەخت و چڕوپڕەی گەلی کوردەوە لە ماوەی 50 ساڵی ڕابردووە، بەهۆی ئەو دەستگرتنە تومتۆڵە بە نەورۆز و ماناکانیەوە ئەبینین ئەو پیرۆزبای ئەمە وای کردووە ئەوان ناچار بن کە ئەو پیرۆزبایە بکەن، چونکە ئەمە حەقیقەتێکە لە گۆڕەپانەکە لە سیاقێکە کە ناتوان پشتگوێی خەن. هەر بۆیە بەستنەوەی ئەفسانەیەک جەژنێکی نەتەوەی بە سیاقێکی سیاسی دیاریکراوە لە قۆناغێکەوە بەڕاستی چرکەساتێکی گرنگە و هەموو تەفگەرێکی سیاسی گرنگە سوود لەو با بڵێن لەو بۆنەیە وەرگێ و بەکاری ینی دووبارە بەرهەمی بێنێتەوە لە سیاقێکی مێژوویە بۆ جوڵانەوە سیاسیەکەی. من لە کۆتاییە ئەمەوێت ئەوە بڵێم کە نەورۆز بەڕاستی لە هەموو ساڵێکە ئێمە ئەتوانین بیکەینەوە بە خاڵی وەرچەرخان بۆ تێکۆشانی ئازادی خۆمان و لێرە دووبارە و سەدبارە پیرۆزبایی لە ڕێبەری تێکۆشانی ئازادی گەلی کورد ڕێبەر ئاپۆوەکەین کە ئەو لە 50 ساڵی ڕابردووە مانایەکی نوێی بە نەورۆز و بە تێکۆشان دایەوە کردی بە خاڵی وەرچەرخان لە توانەوە و فەرامۆشی گەلی کوردەوە بۆ هەستانەوە سەر پێ و بەرەنگاری لە دژی ستەمکاری. هەروەها دووبارە پیرۆزبایی بۆ
گەریلا و شەڕوانانی ئازادی گەلی کورد و بۆ هەموو دایکانی شەهیدان.